دەستپێکی ساڵی ئەکادمی لە 1 تاکو 38 2021 بەردەوام دەبێت ئەمە بڕیاری لەسەر دراوە و لەگەڵیشیدا خوێندنی محازەرات لە زانکۆ پەیمانەکان لە هەرێمی کوردستان لە 29 تا 4دا واتە ئەم ماوەیە زانکۆکان سەرپشک دەبن ڕۆژێک دەستنیشانکەن بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن واتە خوێندنی محازەرات لە زانکۆکان لە هەرێمی کوردستان. سیستەمی خوێندنی ساڵی 2020-2021 سیستەمی ئاوێتەیە بلێدینگ لێرنینگ. ئەم سیستەمە بریتە لەوەی کە بتواندرێ هەم زیان بەر پرۆسی خوێندن نەکەوێ و لەگەڵیشدا بتوانێت پرۆسی خوێندن سەرکەوتوو بێ و مافی خوێندکارانیش پارێزراوە بێ. ئەوەی کە گرنگە خوێندکاران بیزان ئەوەیە سەرجەم وانە پراکتیکەکان ئەوەی کەوانەی پراکتیکین ئەمەلی و تاقیکردنەوەکانی کۆرسات، تاقیکردنەوەی کۆتایی ساڵ، تطبیقاتی ناو نەخۆشخانەکان، تاقیگەکان و لەگەڵیشیدا تطبیقاتی ئەو بەشانەی کە تطبیقاتیان هەیە لە دەرەوە و لە هەمان کاتیشدا وانە تیۆریە سەرەکیەکان لە ناو کەمپەس دەخوێندرێ واتە زۆربەی وانەکان ناو کەمپەس دەخوێندرێ ئەوەی تر دەمێنێتەوە بە شێوەی ئەلکترۆنی دەبێتن و گرنگترین خاڵ کە ئەنجومەنی وەزارەت بڕیای لێدا لەبارەی پرۆسەی خوێندن جگە لە دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە هەمان کاتدا خوێندنی باڵاش لە 11 دەی 2020 دەست پێ دەکات واتە ماستەر و دکتۆرا ئەوانەی کە وەرگیراون ئەوانەی کە پێشتر با بڵێن مامەڵەیان کرابوو و بەپێی ڕێنمایی وەزارەت داواکاریان پێشەش کردبوو ئێستا وەردەگیرن لە 11 دەست بە پرۆسەی خوێندن دەکەن.